خۆشەویستان بێگومان نەوەکان لە ناوەندەکانی پەروەردە و فێرکردنەوە پێگەن و زۆر گرنگە ئەم ناوەندانە بتوانن لەسەر کۆمەڵێک ئێرۆ پرۆگرامی زۆر تەندروست بە شێوازێکی زۆر جوان وانە بە خوێندکارەکان بڵێنەوە، چونکە ئەمە سەرمایەیەکە بۆ وڵات لە داهاتوودا ئەو هەر ئەو نەوانە دێنەوە ناو کایەکانی کۆمەڵگە و کار دەکەن جا بۆ ئەمەش پێویستیان بە پەروەردەیەکی دروست و فێرکردنێکی دروست هەیە و لە ناوەندەکانی پەروەردە و فێرکردنە پێویستەکە چەندین پرۆژەی تایبەت هەبێ بۆ خزمەتکردن هەم بە خوێندکاران هەم بە مامۆستایان و ستافی بەڕێوەبەڕی و کارگەڕی قوتابخانەکان و لێرە لەوێش هەندێک هەوڵ درراوە بە نمونە چەند پرۆژەیەکەیە کە ئێستا بە تایبەتی ئەم ساڵ لە ناوەندەکانی خوێندنە جێبەجێ کراوە لەوانە پرۆژەی مامۆستای ڕاهێنەر و پرۆژەی کارسازی و تواناسازی بۆ مامۆستایان کە ئەمانە هەرێکیان و تایبەتن بۆ ئەوی کە توانای مامۆستایان پێش بخەن و گرنگیەکی زیاتر بە پەروەردە و فێرکردنی قوتابی خوێندکار بدەن. بزانین زیان و باشەکانی ئەمە چییە تا چنێک توانیوێتی خزمەت بە پرۆسەکە بکە و بۆچی لێرۆلێ مامۆستایان گلەییان هەیە. ئەمانە کۆمەڵێک بابەتن کە پێویستە پێداچوونەی بەسەرا بکرێەوە گرنگی شەکە گوێ لە مامۆستایان و بەڕێوەبەرانی قوتابخانەکان بگیرێ بۆ پێی کە ئەوان ئەزمونێکی زیاتریان هەیە و دەزانن کە چۆن سوود بە پرۆسەکە دەگەیەنێت. میانداری بەڕێز مامۆستا هەژار جەلالمان کردووە بەڕێوەبەر کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمانایە. مامۆستا بەخێر بێت، سپاس بۆ ئامادەبوون. مامۆستا باجارێک باس لە گرنگی پرۆسی پەروەردە و فێرکردن بکەین. گرنگی ئەم پرۆسەیە لە چیدایە و تا چەندێک پێویستەکە کە ئێمە پرۆژەی جیاوازمان هەبێ بۆ خزمەتکردن بەم ناوەندە گرنگە. پێشەکی دەستخۆشی لە جەنابتانەکەم، سوپاسی کەناڵی پامی ئەزیز و خۆشەویستەکەم هەر لە سەرەتاوە کە پەیامێکم کەناڵ بوو لەسرە و ناڕەزایەتیانەی کە ئێمە هەمان بوو لەسرە و ڕەخنانی ئێمە هەمان بوون. پەیامێکم کەناڵ بوو دەنگ و ڕەنگی گیانی سوپاسانەکەین بە ناوی خۆم و سەرجە ئەو کەسانشی کە لەگەڵ منابوون. زۆر سوپاسی جەنابتانەوەم. لە تاوان پەروەردە ئەگەر زۆر دوور نەڕۆی هەر لە وڵاتانی دراوسی خۆمانە سێر بکەین، خواریکێک لە وڵاتانە کە تورکیایە لێوە سیری بکەی پەروەردە ینی سنتەری پەروەردە تۆ ناتوانانی بڵێ قوتابی سنتەرە، یان ناتوانانی بڵێ مامۆستا سنتەرە، یان ناتوانانی بڵێ بینەی قوتابخانە سنتەرە. یعنی ئەم پرۆژەیە شتێک نییە بڵێ ئەمە یەکە ئەوە پێنجە واتە لە یەکۆ تا پێنجە خاڵ بە دوای خاڵای ستێپ بە دوای ستێبە ئەنجا پرۆژەکەی تۆ کاملەکی بەس ئەگەربی لە ناو ئەم پێنج هەنگاوە لە ئەم 15 هەنگاوە تۆ هەنگاوێکیان دەربێنی لایەنێکی دەربێنی بەس گرنگی بۆ ئەوەی ئەی ئەوانی تر بەرگرانێک بۆ تابان هەموو قورسایەکێکی دەسەر ئەوانی تر وەکو خۆی ئەمێنێتەوە ئەوانە چێت ئەو بەشی تریان پێشەکەوێ. ئێستا پەروەردە لە کوردستانە وای لاتووە بێسەروبەرەترین کەرتی لاتەوە، یعنی بە جۆرێکە پەروەردە هەرچیە گەێنن 4 کەس دەچێت لە وەزارەت تەقدیمێکە ئەڵێ ئەمە بەرنامە ئەوە چی ینی کۆمەڵە خاڵ دروستەکە دانێن بە بێگەڕانەوە یەکسەر ئەوانی جێبەجێکن خانە بواری جێبەجێکردنەوە. لەبەرەوە ئێستا لە حاڵی ئێستا کە پەروەردیتیایە ئێمە وەکو مامۆستا پێش هەموو شتێ ئێمە مامۆساین تەوان دوای مامۆستا بەڕێوەبەرین، دوای مامۆستا ئەنجا بەڕێوەبەری پەروەردەین، بەڕێوەبەری گشتین وەزیرین، تۆ پێشەکی مامۆسای ئەبێ من وەکو مامۆسای قسەیەکم لە خزمەتانە پاشان ئەوەرکی لە ناو مامۆسایەتی ئێستا بەڕێوەبەری ئامادەین. لەم پرۆژە ئێستا هەیە ئەوەندەی کە شوێنی گلەی و گازندەیە، ئەوەندەی خاڵی سلبی و لاوازەیە بە ڕۆبعێکیەوە لە سایەکیەوە خاڵی بێزینیە. ئێستا یعنی تر پەروەردە لەبەرەوە کەرتەکە ئەگەر تایبەت و گرنگ بێ ئێستا ئاوایە لە وڵاتە و ئەتوانی بەراوردیشکین. من ئەگەر هەر لێرە ئەونی کە زانیاریمە ژیانی مامۆستا لە وڵاتی سین چۆنە، بڕسیری ژیانی مامۆستاکە زۆر ئاسان دەستەکەوێت. یعنی لە وڵاتی سین کەرتی پەروەردە چۆنە بەس لە ناویانە تۆ مامۆستا وەرگرەوە فیاکە. لە سین مامۆستا لە بەیانی ئەگەر 84 دەوامیێتەوەن ئەزانی هەرچی پێداویستی لۆجستی و مادی معنەوی لە سینا هەیە بۆ مامۆستا دابین کراوە. یعنی مامۆستا خەمیەوەی نییە کە ڕواچی لە ماڵێکی کاچی لە مناڵەکان هەمی بۆگەن. ئەگەر مامۆستایەک لە سین هەچ کارێکی هەبێ لە ناو حکومەتە لە هیچ دارەیەکە مامۆستاکە خۆی ناچێت
کەسێکیان داناوە لە ناوەندی خوێندنە هەز مامۆسایەکاری لە ناو شوێنەکان و دەستگاکانی حکومەدا بێچێ بۆی جێبەجێگە واتە مامۆسا ئەرکی پەروەردە و زانستە ئەو ئەرکە هەموو کاراسانێکی بۆگەن بەس ئەو ئەرکە بگەێنێ باش لە هەرێمی کوردستان مامۆستا هەژار لەوەی کە باست کرد بینای قوتابخانە قوتابی پرۆگرام مامۆستا لەم سیستەمی کە ئێستا لە هەرێمی کوردستان پێڕەوە کرێ کامیان سنتەرن ئێستا بەپی ئەم پرۆژانی کە دایاناوە بۆ چەند ساڵێکی زۆرە ڕوە ئەیانوێ قوتابیکردن بە سنتەر ئەنی ئەیانێ واکەن بەس لە ئەسڵا قوتابیکردن بە سنتەر لەسەر حسابی مامۆستایە هەڵەیە زۆر هەڵەیە یعنی تۆی بۆ نمونە گرنگی بە قوتابی نایی قوتابی باشە ئێمە پرسیارەکەین ئەوان بەپی جارنامەی مافی مرۆڤ و گەردونێکی کە باسیەکەن لە خوار 18 ساڵ و مناڵ نییە ئەی لەکوێ تۆ گەورەترین سێکتەری ئەم وڵاتە بی لەسەر مناڵ هەڵی سەنگێنی لەسەر قسەی مناڵ ئەگەر بەپی قسەی خۆیان بڕێن باوە قسەی منە ئەگەر 18 ساڵ بە خوار و مناڵ بێ مافی نییە دەنگ بە ئەی چۆن ئێم سێکتەری لەسەر هەڵە سەنگێنی چۆن یەک بەس قسەی ئەوان وەرەگری ئەنی ئەو پرسیارێکی زۆر جەوەری زۆر سادە ئەی باش مامۆستا ڕەنگە هەندێک کەس ڕەخنە بگرێ بڵێ ئەی باش ئەی خوێندکار نابێ بە هەند وەربگیرێ ها لەولایەنە خوێندکار بە هەند وەرەگیرێ ئێمە زانی ئێمە من وەکو باوکێک مناڵەکانم کاتێک شتێک یێتە سەر شاشە یان شتێک حەدەسێک ڕوئەیە مناڵەکەی من هەر حەدەسەکەی بینە سەر شاشەکە یان هەر ئەو نەشت تێگە بەڵام من باوکی مناڵەکە ئەو دیوێزانم زۆر شتی تر ئەزانم ئەوەی کە من دێمە هەوانزانین لە پەروەردە مناڵەکانمان زۆر جارە گرێنی زۆر جار شتێکی پێخۆشە تۆ دەستێگری ناڵی دیکە چونکە تۆ ئەزانی ئەوە نەتیجەکەی چیە بەس مناڵەکە نەگەیشتۆتەوە ئاستا تۆ لە خوێندنە ئەوەی کە گەیشتووەتە ئەوەی خوێندن چی و پرۆسەی پەروەردە چیە جارە مامۆستاکانن ئەنجا قوتابیەکان تۆ لەوێ ئیشەکەن ئیمتیحانەکەن تۆ تاقیکردوانەکەی تۆ پیانەگەێنی معقول نییە تۆ پێگەێنی تۆ ئەو هەڵی سەنگێنێ یعنی تۆ هەموو شتێکی تۆ بچێتە دەست ئەو بڵێ باشە بڵێ خراپە ینی ئێستا مامۆستا وای لێ هاتووە قوتابی هەڵیە سەنگێنێ بەڕێوەبەر هەڵیە سەنگێنێ مامۆستایی با بڵین سەرپەرشتیار هەڵیە سەنگێنێ هەمووی بۆتە ئەوەی کە چاودێر و مڕاقیب لەسەر مامۆستا جگەلەوە قوتابی هەڵێ سەنگێنێ کە سوکاری قوتابی هەڵێ سەنگێنێ بەڕێوەبەر هەڵێ سەنگێنێ مامۆستایەکی تیاندا ناو جایسەوە تۆزی ئاگاداریەوەنی پێوترێ مامۆسای دڵنیایی جۆری ئەوەش هەڵێ سەنگێنێ مشریبەکەش هەڵێ سەنگێنێ دوایەوە لیژنەیەکی دەرەکیشی هەڵێ سەنگێنێ ئەمە خراپەکەی لەکوێیە ینی ئاخر تۆ هەر خۆت بێنەرەوە ینی تۆ ئەم هەموو خەڵکی هەڵ سەنگێنێ قابیلە لە هەمویانە دەرچی کاکە مەزاجی ئەم وڵاتە بە جۆرێکدا ڕژراوە باری کۆمەڵایەتی وڵاتە بە جۆرێکدا ڕژاوە تۆ زۆر بڕیار بەس لەسەر شتی زاهیرە دەی یعنی لەسەر ئەوە نایی کە حەقیقەتی ئیشەکە چییە یعنی خۆ چۆن و پێخۆشە ئەجا ناگرێ مامۆستا ینی خۆ مامۆستا بۆ چییە هەموو خەڵکەڵی سەنگێن لەبەرچی ئەنی ئەم مامۆستا ئەگەر هیچ نازانێ پێویستی بەم هەموو هەڵسەنگاردنێ بۆی کردن مامۆستا باشە ئەگەر گریمان مامۆستایەک لەم هەڵسەنگاندانەیە دەرنەچوو ئەو ئیجراعاتانە چین کە پەروەردە بەرامبەر مامۆستاییکە هیچ ئەی خاتە خولێکی بەهێزکردنەوە بۆی کە ئەم گرفتەیەتی چارەسەر بێت بە نەزەری ئەڵێن بەس وەکو عەمەلی هیچ نییە ینی تۆ ئەزانی چییە هەر ئەوە نییە ینی با پرۆژەکە هەر لەوە چڕ نەکەینەوە باش ئێستا ئێمە لە ناوەندی خوێندنە چەند پرۆژەمانەیە جێبەجێکرێت پرۆژەی بنیادنانی توانەکان یا بریتیش کاونسڵەوە خۆیان باسیەکەن پرۆژەی مامۆسای ڕاهێنەر بەدەر لەمانە پرۆژەی مامۆسای دڵنیایی و جۆری بەدەر لەوە پرۆژەی هەگبەی مامۆستایی زانستخواز بەدەر لەوە ئێستا پرۆژەیەکی دییاندا ناوێشتا تازەڵیان نەبسەریەوە لۆکە کە هێناویانە تەقانەمی هەمووی پرۆژەی هاوردە تەرجەمە کراوە پرۆژەی زاتی فکری و ئەقلیە وڵاتە خۆی نییە مامۆستا زەمینە سازیەکەش کێشێت تۆ کاتێک پرۆژەیەگەنی ئەبێت تاو زەمینە سازی بڕەخسێنی مامۆستا کە خۆی گرفتی هەبێ و موچەکەی وەرنەگیرێت چۆن نەتوانێت لەم هەڵسەنگانەیە هەر دەربچێ ئەگەر بۆنە بابەتەکەی ئەوانیش ڕاست بێت ئەوە ئێستا تۆ توانی ڕێک شیکاری بۆ بکەی وایە ئەی باش ئەوەی کە لە پێڵم خەبیر لە وەزارەتی پەروەردە ئەوەی کە پێڵ ڕاوێشوار ناتوانانی هەر هەڵسەنگاندنە بکە پرۆژەی پێنجەم کە ینی مەبەستی مێشتا نەگەیشتەوە تازە خەریکین بگەین پێدرێت پرۆژەی نازانم دڵنیایی چیتر پرۆژەی متمانە یعنی ئەم هەموو پرۆژەیەنی تۆ هەر هەمی جێبەجێەکەی هێنی ئەیبین هەموو پرۆژەکان جارێت تۆ ئەم پرۆژانە وەک بەڕێزیوت و زەمینە سازی چییە بۆمە ئەزانی ئێستا منی مامۆستا هەمومان ئێوەژەی زان خەڵک نییە لە وڵاتانی زانێ
یعنی مامۆستا ئەو نەخەمی ژیانێتی ئەو نەخەمی بژێوی ژیانێتی ئەو نەخەمی شوێنی نیشتەجێبوونێتی تخوا ئەو نەخەمی هیچی تری هەیە بۆ چونکە سیستەمەکەی وا داناوە مامۆستا بەس بیری لایەوەیە چۆن مناڵەکانی محتاج نەبێ یعنی چۆن خۆی بڕێ پارە کۆکاتەوە کە احتیاج نەبێ کاتێ پێویستی پێ هێتا لەم خەمابی هەتا لە ئاسی بژێویە بێ ئەگەر پەروەردەی وڵات کادرە پەروەردەیەکانی لە ئاسی بژێویە بن بەس خەمی ئاسی بژێویانە بێ بەس خەم و ئاگاداریەوە بێ چۆن مەزەری پارەکەی ئەو موچی وەرێگرێ ئەو مەزەرەی کە پێژی کی بگاتە دەستی بەچی پێشەخێ وڵات چۆن هەنگاوی دۆمەنی باش ئەمە کە ئەم بابەتانی کە باست کرد ئەم پرۆژانە 4-5 پرۆژت باس کرد ئەمانە بوونەتە مای ناڕزای لای مامۆسایان ئەگەر بوون بۆچی بە دەستە جەمعی بە نووسرا و بە سەردان لە ڕێی بەڕێوەبەرایەتەکان و وەزارەت و خەبیرەکان لەمە ئاگادار ناکەنەوە کە کاکە ئەمە زەرەری زیاترە لە قازانج پرسیارێکی زۆر جوانە کاکدانە پرسیارێکی زۆر باشە تاوان ئێمە کاتێن پرۆژیانێنە ئەمەی کە ئێستا کە ئێمە قسەمان زۆر لەسەرکرد پرۆژەی بنیادنانی توانەکان تاوان ئەم پرۆژەیە لە ساڵی 2008ەوە کۆمەڵێ مامۆستا هەبوون لە هەولێر سەپەرشتیارە بوون لەم پرۆژەیە تەرجەمەیان کردووە هێناویانە پاشان لە ناوەندی خوێندنە لە 2011 لە هەندێک ناوەندا جێبەجێ کراوە سەرکەوتوو نەبووە یعنی ئەم پرۆژەیە خۆی پرۆژەیەکی فەشەل بووە لە ئاستا چووکە ئەوەی پێداویستیانی کە بێن پرۆژەیە لەم پرۆژە جێبەجێکرێت لە ئاست و توانای حکوومەتی هەرێمان نییە چونکە ئەم حکوومەتی هەمومان نەزانین لەکوێ و چی پێکرد و چی پێ ناکرێت لەو ئاستانیە بەڵام بە هۆکاری چی نایزانی هاتین لە 2009 بڕیاریاندا ئەم پرۆژەیە جێبەجێکن پرۆژەی بنیادنانی توانەکان ئەمە ینی پەرە پێدانی توانەکان هاتن جێبەجیان کرد لە 2009 نە ئێمە وەکو بەڕێوەبەر و مامۆستا هیچ تێگەیشتین چونکە خولێکی سێ ڕۆژەیان بۆ کردینەوە و نە سەرپەرشتارەکانی جوات نیانەزانی یعنی بە هەردوو لامان پرۆژەیەکە ئیشمانە کرد نەمانەزانی نەتیجەی چییە چیەکەین چی ناکەین باوەڕکە خوا ئاگادارە خوا شایدە بڕۆ فیدباکی 2009 وەرگرە بە هەرچی بەڕێوەبەر و سەرپەرشتارە نێزانی بۆچی خەریکی چین وەرحاڵ جێبەجێمان کرد کاتێ جێبەجێمان کرد وردە ئەم پرۆژەیە هاتی لە 2009ەوە ئێستا حاڵی بووین کاتێ تێگەیشتین ئەم لە چی ئاسە دەرەچێت ئەزانین ئەو سەریە کا بە هیچ واتە تۆ هەرچیەکەی لە ئێستا لە هەوڵە چی گرێت تا ئاخری سفر دەرچوو هیچ ناکا بە هیچ ئەم ناڕەزایەتیە ئێمە دەرێکمان پێکرد لە ساڵی پاراتین کۆمەڵە واژی زۆری بەڕێوەبەرەکانمان کۆ کردەوە لە سنووری سلێمانیەواتە پەروەردەی ڕۆژئاوا 400 ناوەندی خوێندنە پەروەردەی ڕۆژهەڵات 250 ناوەندی خوێندنە لە هەموو بەڕێوەبەرەکانمان ئاگادار کرد هەمووی بەشیەوە هۆشیاری هاتەوە بەشیەوە فکری کردەوە کەم پرۆژەیەکی بێکەڵگە بێعەمەلە بێسوودە کات بە فەیڕۆدانە کات کوشتنە بێ ئەنجامە لە ساڵی پارەوە زۆر بە جدیشمانە سەر کرد بەڵام ئەمان هاتوون وەزارەتی ئەو خەڵەتێنێ هاتووە چی کردەوە ئێمە دوایەوە کە ئەو کارانمان کرد تەقدیمان کرد پارە سەنگاندنمان ڕەت کردەوە نەمان کرد ئەو پرۆژەکەشمان جێبەجێ نەکرد ئەڵێ کردوانە بە 2 ساڵ جارێ ئای لەبەرەوەی تۆ بی لانە سلبی و ئینەکانی کە ئێمە خسووانەتە ڕوو ئیشی لەسەرکی ئەڵڵا پرۆژەکە هەموو کارێکێکە کردوانە هەرە بێ بیچەسپێنێ هەرە بێ بیچەسپێنێ لە کاتێکە کاکە دانی ئەم پرۆژەیە زانی ساڵی 20ەکانی بەریتانیا ئەزانی پرۆژەیە لە 20ەکان لە بەریتانیا بووە باشە مامۆستا پرسیارە جدێکەوەی دیسانەوە بۆ ئەمە هەر سلێمانی یعنی بۆ بەڕێوەبەرەکانی سلێمانی هەست بەمە ئەکەنیان لەسەر ئەمە واژۆکۆکەنەوە ئەی بەڕێوەبەرەکانی هەولێر و دۆک و شوێنەکانی تر ئەوانیش نازانیان بەڕاست بابەتەکە دیسانەوە سیاسیە لەبەرەوەی وەزیرەکە لە حیزبێکی ترە و ئەو ئەویسترێ لە سلێمانیەوە لەو وەزیر وەزارەتە بدریا ئەسڵەکە کامیانە کاکدانە بەڕێزان لەم کەناڵی پایامەوە من بەڕێوەبەری ئامادەیم لەوە کە من تاکە بەڕێوەبەر بم یەکی سەرپەرشتیاری بە تەکلیف منیاگرەوە بەڕێوەبەر یعنی هاتوون مەمنون بوون داوایان لێ کردوون من پێشتر بەڕێوەبەر بووم ئیستیقالەم کردووە دوای ئیستیقالەکەم هاتوون داوایان لێ کردوون زۆر مەمنونی من بوون ببووم بەڕێوەبەریش بۆ 1 ساڵ بەڵام من دوای ساڵەکە ئیستیقالەم کرد بەڵام لەبەر خاتیوی پەروەردە ئیش هەمە من بووە ئەجینا من ئەم حیزبانە ئەوەتی هێم لەگەڵ حیزبی دەسەڵاتان هەبووم بە ئێستاشەوە من هەرگیز وەرگیز نە لەگەڵ ئەمیان نە لەگەڵ ئەویان هەبووم یعنی من کادرێکی تاو پەروەردەییم کادرێکی خۆم بە کادرێکی دڵسۆز و خزمەتکاری ئەم وڵات و میلەت و خاکێزانم
ئالیەوە دەستم پێکردووە حیز پەیوەندی نە بە حیز بە نە بە سیاسیەوە من هیچ حیزبێکیان نیم تا ئەوە ئەوەشی من بناسی ئەزانێت ئانیەوە شتێکە ڕاگەاندنە ڕۆ ئەزانم چیە سلێمانی بۆ دایمە سلێمانی سەرچاوی ناڕەزایەتەکانە سلێمانی کەژوهای سلێمانی کە کاتێک پیاڵی شاری ڕۆشنبیری سلێمانی زۆر واعیە ینی من لەوانی ترکەم ناکەمەوە بە سلێمانی هەم واعین هەم زوو دەرەک بە شتەکەن پاشان دەیان بەڕێوەبەری وەکو من هەیە ینی پۆستەکەی لاگرنی حیز نییە بەڕێوەبەر چیە لە لای من یانی ئەوە کی پۆستە تا لام گرنگ بێ ئەوەی گرنگی لا پەروەردەم لا گرنگە یەم کاری لەسەرکەم هیچ ئەوم لا گرنگ نیە ئەمڕۆ بەڕێوەبەرم بەیانی نابم هیچ گرنگە لەم من مادەم خەمی شوێن و کورسێکی خۆم نییە مادەم خەمی گشتیمەیە ئەشتوانم دەنگم دلێر بێ دەنگیشم بەرزەکەمەوە یعنی وا من زیاتریش بیرەکەمەوە خۆم باوەڕم وایە من تەناخوای گەورە باری لە پەروەردا پێدام لە کارم پەروەردێ لەبەرەوە سلێمانی زۆر بەورتر باشتر بیر لە شتەکانەکەن و زووتر دەرکی پێەکەن و ئازاتریش دەریە بڕن باشە مامۆستا بە لەبەری کاتمان کەم ماوە حەزەکەم ینی داواکاری خۆت بگەێنی لێرەوە ئەکرێ لێراشانی هەر چاکسازی بکرێ هێشتا دەرفەت هەیە داوای چیەکەن ئێوەکو بەڕێوەبەران و مامۆسانی قوتابخانە و فێرگەکان ئێمە تابان ئەم پرۆژەیە لە بینا لەم بینا کۆرانە کێسە حکومەت دەیدی حکومەت چەندین ساڵ هەر بینای نەکردووە بینا ئێمە کێشە گەورەکانمان چیە نەک ئەمەیە یعنی تۆ بینا سێ دەوامیتە بینا وەرە بینا مامۆسامانەیە ئێستا مەکتەبمانەیە لە سلێمانی 1200 تەلەبە 100 مامۆسای هەیە ئەم پرۆژانە خەیاڵیە بتێوە جێبەجێکی لە ناوانە یعنی کێشەی بینا کێشەی کارگوزارە زانی کارگوزار نەماوە ناوەندەکانی خوێندن هەر نەماوە باوەڕکە یعنی سێ دەوامی ئەمە کێشە گەورەکانە نەبوونی میلاکات ئێسش مەکتەبەیە 1200 تەلەبە ئێسش مامۆسایی نییە کۆمەڵم مامۆسای نەخسەوە کە 20ەکە تاوا بە ئیمتحانی نیوە یەکەمەوە چینە کۆتایی وەرز یعنی پرۆژەی مامۆسای ڕاهێنەر زانی 700 مامۆسای میلاکیان لە ناوەندی خوێندن دەرێ ناوکردیان مامۆسای ڕاهێنەر لە کاتێکە ئەتوانی بە دووسێ ڕۆژ لە پشوی هاوینە هەرچی ئەو ڕێگانەیە سۆڕێکی باشتر مامۆسایەکی باشتر بێڵێتەوە واتەم پرۆژانە ئەگەڕانە هیرە کارەساتی زیاتر ئەنێتەوە ئێمە ئەو خەمە گەورەی کە هەمانە ڕێژەی تەلەبەیە کەمی مامۆستایە کەمی پسپۆڕیە و ئەمانە مامۆستای وا لێ کردووە تۆ من بەڕێوەبەری ناوەندم مامۆستای وەرزشم من ئەبێت 150 مامۆسامە بێ ئەبێت 150 دەرس بچمە دەرزی مامۆستاکەوە کاتێک کە من مامۆسای وەرزشم ئەبێ مامۆسای ئینگلیزی و شیمیافیزیاکەش من هەڵی سەنگێنم یعنی ئایا کەسە توانێ بە سەو بە ئەزانی یەکمانگی ڕێکەکە بەس لە ژوورەوەی ئەی کارەکانی دارە ئەلو پرسیارە بکەم مامۆستا کاتیشمان کەم ماوە ئەم ساڵ تۆزێک خوێندن چەند ڕۆژێک درەنگتر دەستی پێکرد وە بزانم ئیمتیحانی کۆتایی وەرزیش چەند ڕۆژێک پێشداوە هەڵبژاردننی جوازانم نزیکی هەفتەیەک هەفتەیەک بۆ دەڕۆژ کردی بەباڕوو بەم بابەتانەشەوە خەریک بن هەر بەڕاست ئەمە فرێمن هەجێک تاواکردن یان ئەوەی کە پێویستە لەو وادیا تاواکرێت وە قوتابیت توانێت سوود ببینەیان ئێوە بەشتی لاوەکیەوە مەشغوڵ کراون چالاکی و گاکدانە باش ئەم سیستەمی پێنجوان و شەژوانە ئەمەی کێیە چۆنی هاتووە باشە پێم بڵ ئەم منهەجە داتان ناوە لەسەر چی ئەساسی داتاناوە بۆ یعنی لەکوێ هاو لەکوێ هاو کە بێ منهەجی فیزیا ئەحیا ئینگلیزی عربیە بێ بەونە دەرز بوتێنێتەوە ئەمە لەکوێ هێناتان ئەمە بۆچی نەگۆڕە ینی بۆ هەرەبی ئەم شتەیە بێ ماوە خوا باوم بیر نەسەکەکدان ئەزانی یەک پرسیار لە ناوم هینا هەیە کە لە مامۆستاکرێ بە مامۆستاکەڵێ تۆ وانی ئەڵێ توی زانیت ئاواڵێ پرسیارەکە مامۆستاکەش ئەگەر لە وەڵامە بڵێ بەڵێ ئەڵێ بەڵگە چیە تۆ زانی دەرزەکە بڵیتەوە یعنی من مامۆسایەکم لای مامۆسای عەرەبیە 26 ساڵە مامۆسای عەرەبیە جامیعەی میستەنسەرەی تاوکرێ خۆشی خەڵکی بەخایە فێری کوردی بۆ لە لای من عەرەبیە تۆ زانی من 6 ساڵە لەم پرۆژەیە پێڵە بۆ مامۆسا زەحمە نەبێت تۆ عەرەبیە زانی ئەوژەڵە بەڵێ ئەڵم بەڵگە چیە کە عەرەبیە زانی بۆ خوا ئیهانەیە واللهی ئیهانەیە بە مامۆسا واللهی ئەوە کەرامەتشکاندنە مامۆسایەک دوای 30 ساڵ تۆ بڵێ ئەزانی دەرز بڵیتەوە وابزانم مامۆستا خودی سەنگێنوانە خۆی هەڵە سەنگێنە بڵێ من ئەبێ بەڵگەیە بێ کە خۆی زانانی دەرز بڵێتەوە مامۆستا چۆن هێنایانتە ئەو مەکتەبە گەر شەهادەی نەبێ گەر شیاو نەبێ ینی تازە دیان کەوتە دۆ پرسیاری لێ بکەن 30 ساڵ مامۆستا بی بڵێ زانی دەرز بڵیتەوە ئەنجا بەڵگە چییە زانی بێڵیتەوە
یعنی لەمە مازە تو خواوەشکاندنی مامۆسانیە بەداخەوە. توخوا تۆ لە ڕووتێ بە مامۆساکی خۆ بڵێ 6 ساڵ لە سەرێک من 6 ساڵ بە مامۆساڵەوە تۆ زانین عەربی بڵێیتەوە ئەنجا چم تەقینێکە من ئەلفوبێ لە عەربی نازانم با پێ بڵم وەڵڵای چمە دەرزەکە نازانم باسی چیەکە یعنی هەر نەتیجەکەی هەرچی بێ من وەکو مدیرەکە لە ئینگلیزیات دانیشتوم مامۆسایەکی ئینگلیزی ترەیە لەگەڵ خۆم بردوومە زانم مامۆساکە ئایا مستەوای عیلمێکی چووکە من لی تێناکەم مامۆسای کیمیاکەم هەڵسەنگان کۆمەڵە قسەم لەگەڵا کرد وتی مامۆسا ئەزانی چی من ئەو تەریقەی کە ئێستا کیمیان پێشەرح کرد تازەترین تەریقەیە لە هەموو عالەمە تم من وەڵا هیچ تێ نەگەیشتم یعنی من نازانم کیمیا بۆ تەریقەیە سەردەمی ئێمە هۆنیا خان بڵێن مشریفی عەربی جیاواز بوو کوردی جیاواز بوو نێ مامۆسا بەڵێ ئێستا هەموو دەرسەکان مشریفی جیاواز خۆیانەوە هات ئەو هەڵێسەنگان ئێستا ئێمە داوای ئەوەکەین دەڵێن با بگەڕێینەوە سەر سەرپەرشتیاری پسپۆڕی هەموو بابەتە عیلمیەکان بابەتە کۆمەڵایەتیەکان لوغەکان زمانەکان با مشریفەکە بگەڕێتەوە وەکو پسپۆڕی ئێمە ژۆکو مدیر پسپۆڕی کاریگەڕیمانە مشریف بگەڕێتەوە لامان ئەوان هەڵسەنگاندن کەن بەڵام بە شێوازێکی نوێ و ئیبداع منیش لێرەوە ڕایگەێنم بۆ وەزارەت من ئامادەم وەکو بەڕێوەبەر پڕۆژەیەکی خۆماڵی بەدەستی خۆمان بە فکری خۆمان دابڕێژێن و بیخێن ناوەندەکانی خوێندن لە ئێستا ئامادەم و لەگەڵ کۆمەڵە بەڕێوەبەری ترە دەستخۆش بێ سپاس بۆ مامۆستا هەژار جەلال بەڕێوەبەر کە لەم تەوەرە لەگەڵمانە سپاسکی مامۆستاگیان ساڵ زانیاریەکانت